گەورەترین بەنداوی جیهان. بەنداوی سێ ئاراستە بە گەورەترین بەنداودا دەنرێت لە جیهاندا. درێژەکەی 2335 مەترە و بەرزیەکەی 181 مەترە و پانی بنکەکەی 115 مەترە و پانی لووتکەکەی 40 مەترە. توانای گلدانەوەی 39 ملیار و 300 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە. 102 ملیۆن و 800 هەزار مەتر سێجا هەڵکەندنی تێدا کراوە. 16 ملیۆن مەتر سێجا کۆنکرێتی تێدا بەکارهێنراوە. ئەمەش بەسە بۆ دروستکردنی شەقامێکی چوارسایدی بە دەوری گۆی زەویدا بە ئەستووری 100 ملیم. 360 هەزار تەن ستیل ئاسنی تێدا بەکار هاتووە و ئەمەش بەسە بۆ دروستکردنی 33 تاوەری وەک ئیڤڵ. توانای بەرهەمهێنانی 22500 مێگاوات وزەی کارەبای هەیە. بەهۆی کۆکردنەوەی ئەو بڕە زۆرەی ئاو لە بەنداوەکاندا، خولانەوەی زەوی بە بڕی 0.06 مایکرۆسێکەند خاو بۆتەوە.